چیرۆکی فریشتەی سوتاو. نووسینی ئارام کاکەی فەلاح. خوێندنەوەی شادی عەبدول. ئەوە لە پەنجەرەکەوە دەیبینم. دیسانەوە هاتەوە. لە ڕیزدا وەستا و چەند ژنێکی هاوڕێشی لەگەڵ خۆی داهێناوە. ئەمە بۆ جاری بیستەمە دێت بۆ بنکەی پۆلیس تا دەعوا دژی مێردەکەی قەید بکا و من ڕەوانەی دادگای بکەم. دێت و دەڵێ دەستدرێژی سێکسیم لێکراوە. مێردەکەم دەستدرێژیم لێ دەکات. دەیەوێت بە زووترین کات پۆلیس بنێرم و مێردەکەی بگرن. پێی دەڵێم دادەگیان من ناتوانم بیگرم. ئەو مێردە یاسا ڕێگەم پێ نادات. ئەگەر ناتەوێت لێت نزیک بێتەوە، گەر ناتەوێت تەنانەت ماچێکی ژت بکات، لێی جیابەرەوە. دەڵێ نامەوێت نزیکم بێتەوە. دەبێ ئێوە بمپارێزن. ئەمە لەشی خۆمە و خۆم بڕیار دەدەم. پێی دەڵێم ئەی بۆ لێی جیانابیتەوە. دەڵێ دەبەر دایک و باوکم. جارێ ناتوانم. خزمەکانم حەیام دەبن و هەزار قسم بۆ هەڵدەبەستن. پێی دەڵێم فریشتە خان ئەمەوە نابێ. ئەو مێردە هەر ماچێکت بکات تۆ فڵق لێرەیت. تۆ هەموو ڕۆژێ لێرەیت. ئێمە لێرە هەزار ئیشمان هەیە. ئەویش دەڵێت هەموو ئەو ئیشانی ئێوە لە چاو ئەمەی مندا هیچ نییە. گەر ئێوە نەتوانن من لەو مێردە بپارێزن کێ دەتوانێ؟ پێی دەڵێم دادەگیان بڕوا بکە حەزم دەکرد. هەموو ئەو جارانی داواشت قەید کردووە. درۆت لەگەڵ ناکەم و من یەکسەر ڕەوانەی دادگایم کردووە. پێیان وتوین ئیتر تکایە جارێ مێنێرن تا خۆمان دەینێرین بە شوێنیدا. دەتۆ هێ من بەرەوە و ئەو قومە ئاو بخۆرەوە. دەڵێ هیچم ناوێ. نا ئێوە گوێم لێ ناگرن. ئێوە ئەو برینە قوڵانم نابینن کە وەک فوارە خوێنی لێ دەڕوا. کە ئەو مێردەم ماچێکی ڕۆمەتم دەکا پێی دەڵێم تۆ ماچی ڕۆمەتێک دەکەی سارد و سڕ خوێنی تیان نییە. بڕۆ ماچی ئەو دیوارەی بەرامبەرت بکە. تێناگات. ئەو کەل لە ڕەقا لێم تێناگات. ئەگەر کەمێ تێبگەشتایە قەت نزیکم نەدەکەوتەوە. نا ئێوەش تێناگەن. ئێوەش سەری مانگان ماشەکە دەخەنە گیرفانتانەوە و بێخەم دەنون و وا دەزانن خزمەتی هاوڵاتیانی خۆتان کردووە. من نازانم چۆن خەوتان لێ دەکەوێ. پێی دەڵێم خانمی ئازیز ئەو غەدرێکی گەورەی لە ئێمەی دەکەی. بڕوا بکە پڕ بەدڵ حەزم دەکرد یارمەتیت بدەم. بەس ناتوانم و چاوەڕێی بڕیاری دادگا دەکەم. باشە پێم بڵێ بەو کاغەزانی کە پڕت کردوتەوە دیارە تۆ ساڵێک نابێ شوت پێ کردووە. گەر وایە بۆ شوت پێ دەکرد؟ دەڵێ کوڕە سەرەتا یەکتر ناچین هەتا بڵێ کوڕێکی ناسک و باش بوو. هەرچەند دڵم بە کوڕێکی ترەوە بوو بەڵام کفرم کردو بۆ یەکتر ناسین چاکمان پێکەوە خواردەوە و کتێبێکی بۆ هێنا. بێ ئەوەی پێ بزانیت یەکسەر لەسەر دەکەوێ. ئیتر لە دوای ئەو چایەوە ئەو منی بەهی خۆی دەزانی. هەموو ئەم کۆمەڵگا داوەشی و خۆمانی شوای دەزانی. ئیتر من هی ئەوم تەنها چونکە نیو سەعاتێک پێکەوە دانیشتین. هاوڕێکانی بەحساب خوێنەری کتێبیش بوون و جارجار شتیشیان دەنووسی و بڵاو دەکردەوە. بە منیان دەوت براژن ئەی خوایە چەند بەوە تووڕە دەبووم. کەچی ئەو قاقای لێ دەدا و دەیوت گوێمە دەرێ سوعبەتت لەگەڵ دەکەن. منیش دەموت قوڕ بەسەر ئەو گەلەی ڕۆشنبیرەکانی سوعبەتی وا دەکەن چونکە دەمزانی بەڕاستیانە. بە هەموو جۆرێک دەمیست و پەیوەندی بێمە دەرەوە. لە هەزار لاوە منیان دەخستە و ناوی تەنها لە بەرەوەی چایەکم لەگەڵدا خواردەوە. دەبێ هەموو ژیانم ژەهر نۆش بکەم. بە کۆڵاندا تێدەپەڕیم و لەو بەرەوە پرسیاریان دەکرد ئەوە بە خێرێ شو دەکەی؟ منیش دەموت شووی چی؟ دایانوت با لەگەڵ کوڕێکدا بینیویانی. خۆشەویستترین کچە هاوڕێم لە ئیش لە خۆشی من کێکی بەخشیەوە بە بێوەی تامێکی بکەم. پرسیارێکیشی نەکرد بۆ تامی ناکەم و بۆ ڕەنگم وا هەڵپڕسکاوە. جارێ من نەموت بوو با ماڵی کوڕبێن هەموو ماڵەوەمان لە جیاتی من ڕازی بووبوون و وتیان با ڕازیە. بەبێ من دانیشت بوون و خزمانم جارێ نەگوازرا بوومەوە دایانوت چەند منداڵتان دەبێ. هەر خۆیان 5-6 ناوی خۆشیان بۆ دۆزی بوومەوە. لە پڕ هەستم کرد بێوەی ئەو دەستی بەرم کەوت بێ بۆ مەژنی. باسی ماکیاژ و تەنوورەی دەکرد کە بەدڵی نییە. ئەمیان تۆزە تۆخە و ئەویشیان کەمێک کورت. زۆر هەوڵیدا تا هەموو کۆدی مۆبایل و ئیمەیل لێستاندم و وەک پۆلیسی سەرسنوور کەوتە گیانی هاوڕێکانی فەیسبووکم. لە هەزارەوە بە 2 ڕۆژکردنی بە 200 هاوڕێ. هەر کوڕێک کەمێ لەو قۆسەر وایە. دەیوت ئەم هەتیوەکێیە لەلای بە تا 1000 جنێوم پێنەداوە. ئەم چەتیوەکێیە زۆر بەڕەڵا دیارە و فێریشتی خراپت دەکات. فەیسبووکەکەی خۆشی پڕ بوو لە کچی جوان. دەموت ئەی بۆچی بۆ تۆ ڕەوایە؟ دەیوت من پیاوم بۆ من عیب نییە و لەسرم ناکەوێ. لە شوێنی خۆی ڕام دەگرت و بەقومە ئاوێک هێمنم دەکردەوە و ئاوێکم دەکرد بۆ ئاگرێک لە ناوچەوانیەوە کەڵپەی دەسەند و دەموت ئێ فریشتە خان خەتای خۆتە و لە بۆیە شووی پێ نەکەی. شوت بەوە بکردایە کە لە دڵەوە خۆشت دەویست.
ئاخر ئەوی تر ئەوەندە سارد و سوڕ و ئەوەندە خاوخلیچک بوو دەبوایە هەموو تەمەنم چاوەڕێ بکەم. پێدەکەنی و ئەیود تا دوجار ئەبوایە خۆم بچم بۆ داخوازی. منیش دەموت لە تازە درەنگە. دەیود نەخێر درەنگ نییە، هیچ شتێک درەنگ نییە. دەبێ حەقی هەمووی لێ بکەمەوە. دەمێ ئەو وازم لێ بێنێ تا هیچ بیانوێکم پێ نەگرن بۆ جیابوونەوە، تا نەڵن خەتای من بووە، تا دڵی دایکم نەشکێ و باوکم زەختەکەی بەرز نەبێتەوە. بەڵام تا ئێستا بۆ نەکبەتی خۆی گرتووە، بۆیە هەر دەستی بەردەستم کەوێ دێم و داوای لەسەر قەید دەکەم و پێشم وتووە ئەو باکی نییە. هەفتەی پێشوو گوێم لێ بوو لە ڕیزدا بەژنێکی هاوڕێی دەوت تەنانەت بۆ مێردەکە لە ڕقەم و تۆ بۆ وازم لێ ناهێنی. من تۆم خۆش ناوێ، گوێ ناگرێ. پێم وتووە ئای چەند ناخۆشە، چەند بە ئازارە، چ جەهەنەمێکە لەشت لە بەردەم پیاوێکدا بێت و دڵ لای کەسێکی تر کەوا دەڵێم گاڵتەی لێ دێت و بەدڵم پێ دەکەنێت. ئەو پیاوانە زۆر بێمێشکن کەوا دەزانن گەر لەگەڵ ژنێکدا چوونە ناو جێگا ئیتر هەموو شتێ دەبڕێتەوە و دەبێتە مڵکیان. وا دەزانن گەر دەستیان بەر لەشمان کەوت ئیتر هەموو شوێنێکی ترمان بە دڵیشمانەوە هی ئەوان و داگیریان کردووە. بە هەموو عەقڵی خۆیان وا دەزانن هەر دەستیان گەیشتە جووتە پرتەقاڵ وەک گۆرانی فۆلکلۆریەکان پڕن لە ڕستی وەقۆڕ ئیتر زەمیلەی لێ پڕکە و سفرەی خەیاڵ بڕازێنەوە. نازانن تەنها شوێنێکی گرنگ لای ئێمە دڵمانە، نەک ئەو شوێنی هەمیشە بیری لێ دەکەنەوە و لە کاتی ناوخواردنیشدا لە خەیاڵیاندایە. گەر دڵی کچێکت بۆ خۆت برد هەموو شوێنێکی تریشی دەبەی، ئەوان بپێچەوانەوە هەموو شوێنێ دەبەن و دڵمان فەرامۆش دەکەن. نازانن داگیرکردنی هەموو شوێنێک بەبێ دڵ هەموو شوێنێک دەکات بە کەلاوە. هەموو گرفتی گەورەی خێزانەکانی کۆمەڵگای ئێمەش لێرە و دەست پێ دەکات و کەس قسەیەک ناکات. ئەو تا لە پەنجەرەکەوە دەیبینم و لە ڕیزدا وەستاوە ڕۆحم چۆ و نازانم چ وەڵامێکی بدەمەوە. بەدەی هاتێلم کردووە بۆ دادگا و دەنگیان نییە. بەخۆشیەوە نەوەستاوە و چەند ژنە هاوڕێکی تریشی لەگەڵ خۆی داهێناوە و ئەوانیشی هانداوە داوا لەسەر مێردەکانیان قەید بکەن. چونکە جاری پێشوو پێیوتم گەر هەفتەکەی تر لە دادگاوە وەڵامم پێ نەگاتەوە هاوڕێکانیشم دێن و هەموو دنیا تێدەگەێنم. گەر ئەمەوە بڕوە زۆر گەورە دەبێ و دەتەقێتەوە. هەر هەفتەی پێشوو بوو لە ڕیزدا فرمێسکی بێدەنگی هەڵ دەڕشت و گوێم لێ بوو بە هاوڕێکەیە وت نا هیچ لە مێردەکەت قبوڵ مەکە. ئەوانەوە دەزانن ئێمە پاسکیلین و سوارمان دەبن، خزمەتکارین و هەمیشە خواردن بکەینە بەردەستیان. نا نەکەی و بیر لە خۆسووتاندنیش نەکەیتەوە. با لە خستەخانەکان وەک ئەو فریشتە سوتاوانە چشنی خەڵوزێکی ڕەش و بێگیان و فەرامۆشکراو لەسەر خەڵۆیەرەکان نەکەوی. کەس ئەو دووکەڵە نابینێ کە لێیان بەرز دەبێتەوە. دەبێ بەهێزبی هاوڕم، گوێت لێیە؟ دەبێ بەهێزبی. هەنسکی دەدا و دەیوت هەمویان لە سەرەتادا ناسکن. ئەوەی منیش زۆر ڕۆمانسی بوو. هەمیشە پێی دەوتم ئەو هەموو جوانیە چییە کچێ؟ هێندە جوانی دەبوایە جوانی وا قەدەغە بکرێت و گرتنی لەسەر بێ. تۆ دەبوایە لەسەر جوانیت هەموو ڕۆژێ بە کەفالت بەربوویتایە. منیش پێ دەکەنیم و دەموت وەڵێ ڕاست دەکەی. لە ڕۆژنامە ئەهلیەکان زیاتر دەعوام لەسەرە. هەر ئەو شەوە شەوی بووکێنی تێپەڕی و ڕۆژ بووە بەیانێکی پێش ئەوی بڵێ بەیانیت باش. وتی ئەوە دەموچاوت بێ میکیاژ ئاوایە؟ هەستە خێرایەکی پێ بکە، میوانمان ڕەنگە بێت. منیش زۆر تووڕە بووم و وتم ئەی بۆ دەموچای خۆتت بینیوە؟ ئیتر هەر ئەو بەیانیە دڵم لێ شکاو تا ئێستاش چاک نەبووەتەوە، قەتیش چاک نابێتەوە. ئەو لە ڕێزدا وەستاوە و نزیک و نزیکتر دەبێتەوە. ئەمڕۆ شەڕێکی خوێنەوی ترم لەسەر مێردەکەی پێدەفرۆشێت. دێت و بەشێکی تری ژیانیم بۆ دەگێڕێتەوە و منیش وەک هەمیشە دەڵێم نا جارێ هیچ وەڵامیان نییە. ڕۆژێکی تریش دێتەوە و بەشێکی برینی دڵی خۆی هەڵدەڕێژێ و جارێکی تریش بەشێکی تر و بەشێکی تر بێکۆتایی. منیش هەرتێل بۆ دادگا دەکەم و وەڵام نادەنەوە. بۆیە منیش نازانم ئێستا چی بکەم و چ وەڵامێکی بدەمەوە. کتێبی دەنگی غەزەلنووس